هەرزانترین کۆتری یەک بەچکەی نرخی 5 دەفتەر دۆلارە. بەناوی خوای گەورە و میهرەبان طبعاً ئەوە یەک لە پراوەکانمان بۆ ئەوڕۆ کە بە خۆتان بینەری شێوازی بەردانی کۆترەکان بوو. ئەوە مەرحەلەکانی یەکەمە بیداتە ئەوە جارێمە پێی دەرین پراوەوە تەدریبی کۆترەکانمانە مەرحەلە دەڕۆین بیدایەت سەبر دەڕۆین هەتا کۆترەکانمان فێر بن لێ ڕابن ئەو جە پاشانەکایەت دەڕۆین لە بۆ مەرحەلەی سیباقی دەچینە 127 کیلۆمەتری. ئەو کۆترە سبحان الله خوای گەورە بەهرج پێبەخشی جیاوازەکە کۆترەکانی دیکە کە GPS-شی لە عەقلیە لە هەر شوێنێک بەریدەی دێتەوە. ئەوە یەک لە تایبەتمەندیەکانی کۆتری زازرە کە جیاواز دەکاتەوە لەگە کۆتری دیکە. بەڵام بیدایەت مەفروض وایە سەبر هەتاوەکو لێ ڕادێ فێر دەبیتن پاشانەکایەت تەواو. ئەو جا مەسەڵەن ئێمە بیدایەت سەبر دەڕۆی وەکو برین 5 کیلۆمەتر یان 10 کیلۆمەتر دوای عەزەکە بیکە 30 40 50 100 کیلۆمەتر بڕۆ 200 کیلۆمەتر بڕۆ لە بۆ شارێکی دیکە بڕۆ لە لای ئاساییە. بەڵێ. چەند کەسن قوربان؟ عەدەدی نادیەکانمان تقریبان 18-19 نادینە سیباقی دەکەین کاتی خۆی ئەمە لە هەولێری یەک نادیمان هەبوو بەس ئێستا تقریبا بەس دناو سنتەری شاری تقریبا بزانم 9 نادیمان هەیە. زازل زۆر گەشەی کردیە خەڵکەکی یەکجار زۆر زازلی بەخێو دەکا و جەماوەرێکی یەکجار زۆریشی هەیە یعنی خەڵکەکی یەکجار زۆر متابعی سیباقەکانمان دەکا شەمە لەبەرەوەی ئەمە عەدەدی جەنایەکانمان برین لە بۆ نمونەگە 3000 کۆتر بیتن بینەری ڤیدیۆیەکانمان لەسەر 200,000 و 300,000 هەیتمان. لە وڵاتانی دەرەوە ژیانی ئەو ئارەزومەندی هەیە هەماهەنگن لەگەڵیان؟ طبعاً ئەوەی کۆتری زازل جیاواز دەکاتۆرەگە کۆترەکانی دیکە کۆتری زازل کۆترەش عالمیە لە هەموو وڵاتەی دنیاە سیباقی لێ دەکرێت بە تایبەتی لە بەلجیکا و هۆڵندای زۆر بە قووەتە سەرچاوی کۆتری زازل لەوێن دەرەیە وەکو قووەت و پێگەومەکانی بە عوکمی وێ لەوێن دەرێ جەنای گەوری لێە بەتەڵی گەوری لێە. ئەوانەی کە لێرە بەردران دەبێ بچنەوە مار؟ هەر هەمووی کۆترەکە ئێستا لێکوان هەمووان پێکەوە بەردان هەر کۆترە کە کەتە ئیدیچای خۆی بە ئیتیزای ماڵی خۆی دەڕوە ئەوەیە GPS خوای گەورە پێبەخشە لە عەقلی جیاواز دەکاتۆرە کۆترەکان هەر کۆترە و بە ئیتیزای ماڵی خۆی دەڕواتن. ئەوانە هەموو کۆدیان هەیە یعنی دەزانی چەند کیلۆمەتر ڕۆیشتووە؟ هەر کۆترێک خۆزی ئێستا کۆترەکەمان لابا هەر کۆترێک عەڵقەکی لە پێ ئەو عەڵقەی عەڤڕەقەمە شەتشنی عەڤڕەقەمی لەوانەیە پێنج بساربی بەڵام عەڤڕەقەمە ئەو عەڤڕەقەمە وەکو شانسی سارێ وایە هیچ کۆترێک وەچی ئەوی نییە و هیچ کۆترێک وەچی ئەو ڕقەمەی نییە یعنی هەر کۆترێک ڕقەمەی تایبەت بەخۆی هەیە. ئەوجا ئەوە لە ئەسنای سیباقی کە سیباقی دەکەین دێتەوە کۆمپیوتەرا دێتە سەر کۆمپیوتەری پیشان دەداتن چێ یەکەمە چێ دووەمە چێ سێمە چێ چارەمە. ئەمە خۆ ئامادەکردم بۆ 19 مانگ؟ ئیشاءالله ئەوە سەبرەوە تەمری دەکەێت ئەو کۆترانە عەزڵەکانی عەزڵاتی باڵیان بە قووەت دەبێتن ئەو کاتی دەتوانی مەسەلەن برین لە بۆ نمونە لە 150 کیلۆمەتری 127 کیلۆمەتری بە سرعەتێکی باشتر دێتەوە لە بۆمان. هەم باڵشی تەشە نووزناکە کە ئێستا تەمری پێ دەکەین. ئێستا لە وڵاتی بەلجیکا بۆ نمونە باسی بەلجیکا بکەین ئەو کۆترەی کە سوپەر ئایسەبە هەرزانترین کۆتری یەک بەچکەی نرخی 5 دەفتەر دۆلارە. تاجرەکانی سینەی کڕن تاجرەکانی بەغداد ئەیکڕن لە عێراق ئەوانە یعنی دەبێت سڕەی بۆ بگری دەبێت حەجزی کە جاری وایە ساڵێکت پێ دەچێت تا یەک بێچووی ئەو کۆترانەت بەدەستەکەوێ نرخی تر لە 3 دەفتەر تا 5 دەفتەر دۆلارە حەجزی ئەەکەی بێچکە لە کری نەقڵ و هێنانەوە و مەساریفی هاتنەوە دەبێت سڕەش بگرێت پاسەپۆرت و شتیشی هەبێ ناو کۆترانە بە تیارە دێن بە ڕسمی دێن ئەو کۆترانە فەحسەکرێن لە ئەوروپا فەحسەکرێن فەحسی طبیەکرێن ئەو شتانە هەموو لە ڤێتەرنەری ئەکرێ یەڵە داخلی عێراق بێ و نرخەکەشیان زۆر گرانیانی هەر لە عێراقیش لە کوردستانی ژانی ئەو کۆترانی کە چەند نەتیجەیەکەدا نرخیان زۆر بەرزە ئەنی ئەمە کۆترێکە کۆترێکی عالەمیە کۆترێکی هەروە هاوانتنی ینی گەر و کۆترە گران بەها نەبێت و کۆترێکی مەلەکی نەبێ بەم بەیانی زۆر ئەو هەموو کۆمەڵە دۆست و برادەر و هەموو پیا و چاک و هەموو ئینسانی زۆر گەورەمانتیایە ئینسانی شێخمانتیایە ئینسانی لە باڵامانتیایە یعنی پارێزەرمانتیە هەموو نەوعێکمان تێدایە بۆیە ئەو کۆترێکی زۆر بەناوبانگ و کۆترێکی زۆر بە قیمەتیشە.